سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لێکم سپاس و دەکەم. بە خێراتنی ئەو خاتونە بەڕێزشەکەم خۆی ئەم مەسلەیە بە کوردەواری خۆمانەڵەن مەسلەیەکی ئاوکێشە قسە زۆر هەڵەگرێ و لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە لەسەر زەواج زیاتر ئەتیمات کراوەتە سەر ئافرەت ئەبێ ئافرەت تەسحێبە ئەبێ ئافرەت ئەوە بکە نایەن بە پیاوەکە بڵێن لە ماڵەکەی خۆی و پێی ناڵێن تۆ ڕێز لە ئافرەت بکرێ ئافرەت ئاوایە ئەبێ ئافرەت ئاوا نازیڵ بکێشی تۆ سبینێ زەواجەکەی ئەبێ لەگەڵ ژنەکە تا ئاوابی ئاوا نەرمونیابی ئاوا احتیمامی پێبی ئەم کوڕە فێری تەمەڵی ئەکەن لە ماڵەوە فێری تەمەڵیەکەن تا ئەگاتە تەمەنێ ئیتر ئەبێ بەبار بەسەر ماڵەوە ماڵی شەو مێشکی کوونەکان هەر پێ ئەڵێن ژن بێنە دیە لە زەواجکە تەواو بۆ ژنێک ناهێنی باشنەکانی خۆیان یەکەنەوە بزەبت باشی کە ژنێکی بۆ بێنە باشنەکە و گۆرەکانە بۆ شاجلەکانە بۆ خزمەت شتێکە بۆ لێنێ ئەم کوڕەش ئەمە ئەچێتە مێشکیەوە کە ئللا ئافرەت بۆ ئەوەیە کە قاب بشوات چێشتی بۆ لێنێ خزمەتی بکە سەرەتای کە زەواج ئەکات زۆر دڵی خۆشە و لای هاوڕەکانیان ژنە هێنم و ترجار ئەیا لە ناو خەڵکە پێی خۆشە و دڵی گەرمە کە زەواج ئەکە بەڵام لە دواییە کە وردە تێکەڵی ئەم زەواجە ئەبێ وردە تێکەڵی ژیانی حەقیقی زەواج ئەبێتەوە سێرەکات غەڵەتێکی زۆر گەورەی کردووە و جارێکە لە طبیعەتی ئەم مەسەلەن ژنەکەی تێنەگەشتووە و جارێک لە خودی زەواج تێنەگەشتە نازانێ زەواجە خێرا خۆی هەڵاوەتە ناو پرۆسەکە ئەمەش گیر و گرفتێکی زۆر و ڕێژەی تەلاقێکی زۆری لێکەوێتەوە کە ئێستا زۆر باوە و کێشەی گەورەی ژن لەگەڵ پیاوە ئەوەیە کە احتیمامی پێنایە و ئێستا زۆربەی پیاوەکانمان هێنەوە ماڵەوە پێش سەلام عەلیکم موبایلە کاگرن بەدەستیانەوە موبایلەکە لا موشتە بەلایەن و مهمترە نانەکە ئەخۆن دەست ناشۆر خێرا دەسەبن بە موبایلەکە خەرکی موبایل بەکارهێنانە بن احتیمامێک بە ماڵ و مناڵ نایەن ئەرە ژنەکە چۆنی چیەکی چی و کرد ئەمڕۆ چی و نەکرد مناڵەکان نەکردشتی خۆی بۆ بگێڕێتەوە خۆی لەگەڵ کێشەی نەکردواشکم ئەو ژنە کێشەیەکی هەبوو بێ ئەمڕۆ با لەگەڵ تۆە شێری بکات با لەگەڵ تۆە باسی بکات بەشکم تۆ ئەو کێشەی بۆ چارەسەرکەی یا نەک ژنەکەش مناڵەکانیشی بابێ لێپرسینەوە لەگەڵ مناڵەکانیاکە ئەرێ پارەتان پێەیە ئەرێ ئەمڕۆ چیتان کرد لە مەکتەب چۆن بوون دەرسە ئەرە زیرەکن زیرەمە ئەو زمانی گفتوگوۆیە کە بە سەرتا باسمان کرد کە ئەبێت ئەم زمانی گفتوگوۆی لە ناو خێزانەکانە دروست ببێ دانیشی گویان بۆ بگرێگە بۆ ژنی بگرێگە بۆ مناڵی بگرێ هەرۆک چۆن نمونەی پێغەمبەر درودی خوای لەسەر بە هێنامانەوە کە چۆن گوێی گرتووە بۆ دایکمان خاتوە عائیشە بە هەمان شێوە پیاوێکی ئەم کوردە نابێتەوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خۆشەویستی کە بۆ دایک عایشەی هەموو و لەگەڵ ئەوەشە سێرەکەی ژن هیچی ناوێ لە زەواجە هیچ بەس تەنها احتیمامی ئەوێ لە پیاو وەرە لە زۆربەی ژنەکان پرسە کێشەی زۆرینەی ژن کە مەسەلەن تەلاقی وەرگرتووە لەسەر ئەوەی کە پیاوەکە احتیمامی بینێ گرنگیم پێم تێناگەن بەڵە بە تاکید سەرەکیترین شتیش لە زەواجە تێگەشتنە تەفاهمە لە بینی ئەو ژن و مێردە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە ئەبێ ئیلا ژن تەسحێبە پیاو بووی نییە ئەبێ ئیلا ژن قبوڵی بکە ژن دانیشێ ژن بێدەنگ بێ ژن قسە نەکات دانیشە لەبەر خەتری مناڵەکانە دانیشە لەبەرەوەی بەڵێ بەتاکید بەڕای منیش زۆر گوێم لەو خاتونە بوو کە باسی خۆشەویستی ئەکرد بەڕای من هەر کەسێک باسی علاقەم بۆ بکاتر زەواج بە خۆشەویستی شتێک بێ ئەڵێم هەرگیز نێڤەر ئەتیماد مەخەرە سەر خۆشەویستی لەبەر ئەوەی خۆشەویستی ئاخشتە کە تۆ پێویستە ئەبێ چونکە تۆ مەسەلەن من علاقە لەگەڵ کوڕێکا بەستم یەڵا قسەی خۆش و خۆشمەویت و ئاگە و لە خۆ بێ چی کێتە سەر مەسەلەی زەواج کابرانە ئیشی هێنە پاری هێنە هێشتە خۆشەویستی چی کرد بە من لێرە چی کرد بۆ من هیچی کرد زەواجەکەی بۆ ڕێک خستم پێشێڵێک وەرە داوام وڵا نەئیشم هێو نەپار ئەی خۆشەویستی چی کرد بۆ من لێرە یعنی سەرەتای پێش زەواج ئەبێ لە یەکتری تێبگەن لە طبیعەت یەک شارەزا بن ئەنجا تۆ هەنگاو بنی بۆ زەواج ئەنجا بەڕای من پێش زەواج 2 مانگ 3 مانگ با بڵین 4 مانگیش هەتا 6 مانگیش ئەم دوو کەسە یەکتری بناسن بەبێ ئەوەی هیچ کەسێک بزانێ بەبێ ئەوی دایک و باوکە با بڵین دایک و باوک خەی نابزانێ بەڵام بەبێ ئەوەی خزم و کەس و کار بزانێ ئەم دوو کەسە بین لە یەکتری شارەزا بن یەکتری ببینن لە یەکتری تێبگەن هەڵسوکەوتی یەک شارەزا بن سێری هەڵسوکەوتیەکەن بزانە ئایا بۆ زەواج ئەگونجێن ئێتر خۆ بە 6 مانگ هەموو کەسێ دەرەکە بگرێ بە هەفتەیەکیش لەوانەیە و کەسە بۆ دەرکە ئەتر لەو کاتیا تۆ توانی بڕیار بی زەواج بیان زەواج نەکەی و بەڕای من زۆر غەڵەتە کە کچەکان ئەکەونە تەمەنی 20 ساڵ یەکسەر خەمی ئەوانە وی بەخۆشم دەست ناکەوێ چی بکەم
کەس نییە کەس منی ناوێ ئیتر خەمی ئەوەیانە و هەر کەسێک بێت پێی ڕازی ئەبن وەڵا بە سوودفە شوم کرد زۆر دڵخۆش بوو دوای لە ئاخیریشە سێر ئەەکەی تازە ئەم پیاوە ئەناسی ئەزیان تەبیعەتی کە ناگونجە ساسە لەگەڵ یا ناگونجە ئەجا پەشیمانە بێت و کاتەش پەشیمانی دادی دەست خۆش خات